کۆلێجی کشتوکاڵی زانکۆی کەرکووک سێمین کۆنفرانسی نێودەوڵەتی خۆی لە بواری کشتوکاڵدا بەست. لە کۆنفرانسەکەدا چەندین توێژینەوە و وتاری زانستی بۆ بەرەو پێشبردنی بەرهەمە کشتوکاڵەکان لە سنوورەکە پێشکەشکران. ڕاگری کۆلێژی کشتوکاڵیش دەڵێت کۆلێژەکان چەندین پرۆژەی زانستی هەیە بۆ پشتیوانی لە جوتیاران و بەرەو پێشبردنی بەرهەمی خۆماڵی لە بوارەکانی کشتوکاڵدا. ئێمە وەکو جیهەتێکی ئەکادمی تەنها بەلایەنی زانستی تو ئەتوانین پشتگیری لە کەرتی کشتوکاڵی بکەین. ئەو توێژینەوانەی کەوا خوێندکارانی خوێندنی باڵا ئەنجامیەدەن لە کۆلیجمان، ئەو توێژینەوانێکەوە مامۆستایانی کۆلیج ئەنجامیەدەن لە کۆلیجمان، ئەمانە ئەتوانین بخینە بەردەست پسپۆڕانی کشتوکاڵی ئەوانێکەوە لە بواری کشتوکاڵیا کارەکەن کەوا ئەم ڕێنمایانە گرنگە بۆ بەرەو پێشبردننی کەرتی کشتوکاڵی لە کەرکووک و لە سەرجەم عێراقا. لەلایەکی ترەوە پسپۆڕانی کشتوکاڵ سنووری پارێزگای کەرکووک بەپی دەزانن بۆ بەرهەمە کشتوکاڵەکان و گرنگیدان بە دابیرکردنی ئاسایشی خۆراک و هاوکاریکردنی جوتیاران بۆ بەرەو پێشبردنی بەرهەمی کشتوکاڵ لە شارەکەدا. توێژەران لە هەموو وڵاتان بەشداریان کردووە لە ناوخۆی عێراق و دەرەوەی عێراقش. توێژینەوەی کشتوکاڵی ئامانجی لێی دۆزینەوەی ڕێگەچارەوینێ و مۆدرنە بۆ پێشکەوتنی کشتوکاڵ. ئەم کۆنفرانسە گرنگی لەوەیە ئێمە کە ئەو بەرهەمە تازانەی یاخود ئەو پەینە تازانەی یاخود ئەو ڕێکارە تازانەی بۆ کشتوکاڵ لە وڵاتانی پێشکەوتوو بەکاردێ لە کەرکووک بەکاری بێنین بۆ ئەوەی ئالتەرناتیڤێ بدۆزینەوە بۆ داهاتی ئابووری لەبەرەوەی ناکرێ ئێمە تەنها پشت ببەستین بە نەوت. پێویستە ئەو سەرچاوی ئەو زەویە باشانەی لە پارێزگای کەرکووک هەمانە بەکاری بێنین بە پراکتیکی، چکە زەویەکی زۆرمان هەیە، پانتایی زەوی زۆرە لە حەوی جە و دەوروبەری کەرکووک و زۆر شوێنی تر لە کەرکووک هەتا ئاڵتون کۆپی یان پردێ ئەمانە زەویەکان یەکجار باشن وەزێ ڕووباریشی بەتەنیشدا تێپەڕێ دەتوانانی بە ئاودێریش لە هەندێک شوێن هەیە ئەوی تر بە شێوەیەکی زانستیانەوە بە شێوەی ئاودێری بەکاری بێنی و ئامێری و تەکنەلۆژیای تازە بەکاری بێنین بۆ ئەوەی کشتوکاڵەکانمان پشت بە خۆمان بەستی و بەرهەمی زیاد بکەین و زۆریشی زیاد. کەرکووک سەرباری دەوڵەمەندی بە سامانی سروشتی نەوت و غاز، بەڵام پانتایەکی فراوانی هەیە لە زەوی کشتوکاڵی و خاک و هەوای ناوچەکە لەبارن بۆ بەرهەمی کشتوکاڵی و چاندنی گەنم و جۆ و گەنمەشام و بەرهەمەکانی تری کشتوکاڵ، بەڵام بە هۆی هاوکاری نەکردنی جوتیاران و ململانیە لەسەر زەویە کشتوکاڵەکانی پارێزگای کەرکووک بە سەدان دۆنم زەوی کشتوکاڵی لە پارێزگاکە ناتوانرێ سوودی لێوەر بگیرێ. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.